سڵاتان لێبێم کاتتان باش بەرنامەی ڕووماڵی هەفتەتان پێشکەش دەکەم لە دوای پەسەندکردنی ئەنجامی کۆتایی هەڵبژاردننی خولی شەشەمی پەرلەمان هەنگاوە کردارەکان بۆ پێکەنانی حکوومەتی هەرێم دەبێت دەست پێ بکە هەر دوێنێ بەڕێز نێچیروان بارزانانی سەرۆکی هەرێم ڕایگەیاند کە داوا لەلایەنە سیاسیەکان دەکەم گفتوگۆ و جوڵەکانیان بۆ پێکەنانی کابینی دێم دەست پێ بکات کەی ئەم قسانە ئەم کردارانە بۆ پێکەنانی حکوومەت دەچێتە باری جێبەجێکردنەوە فۆرم و شێوازی ئەو حکوومەتەی کە بڕیارە لە کابینی دێن پێک بهێنرێت چ جۆرە حکوومەتێکە ڕای حیزبی پارتی سۆسیال دیموکراتی کوردستان لەسەر پێکەنانی حکوومەت چییە مەرج و داواکاریەکانی ئەوان بۆ بەشداریکردن لە کابینی دەیەم چییە مەرجێکی دیاریکراویان هەیە یا خۆ دێشتا ئەم بابەتە جۆرێک لە مناقەشە و جدولی لە نێو خۆیاندا دروست کردووە حتمما لەگەڵ هەموو ئەمانە کۆمەڵک بابەتی دیکە دەکەمەتەوە و گفتوگۆی زیاتر لەگەڵ میوانەکەم بەڕێز دکتۆر فەرات تۆفیق وتەبێژی پارتی سۆسیالیست دیموکراتی کوردستان وەردەگرم کاک دکتۆر سپاس بۆم دەرفەتە سپاس بۆ ئێوە و کاتتان باش دکتۆر حتمما یەکێکن لە لایەنە براوەکانی هەڵبژاردن بە کورسیەکی پەرلەمانی لێتانەوە دیارەکەی جموجۆڵی پێکەنانی حکوومەتی کابینی دێم دەست پێ دەکات لە ڕاستیە کاتەکەی وەکو کاتێکی دیاریکرا و پێمان وایە ئێمە ڕەنگە ئاسان نەبێت جموجوڵەکان دەستپێکی جموجوڵەکان کاتەکەی زۆر ناخایانێت چکە لە دوای پەسەندکردنی ئەنجامەکانەوە ئەکرێت جوڵەکان دەست پێ بکەن بە فەرمی و لەگەڵ دانیشتنی پەرلەمانە جوڵەکان ڕەنگە جدیتر بن و بەردەوام بم لەسەرەوە بەڵام کەی کۆتایی پێ و کە یەکەنە ڕێکەوتە ڕەنگە ئەمە کارێکی ئاسان نەبێت بە تایبەت کە خوێندنەوەی ئەو بانگەشانەی کە لە کاتی پرۆسەی هەڵبژاردنە تێڕوانینی لایەنەکان بەشێکی تیا دەرکەوتووە و بە تایبەتی و هەڵوێستانەی کە لایەنەکانی خەنەڕ و لە ناوبابەت لە کاتی گفتوگۆکانە یا با بڵێن لە لێدوانەکانیانە پێمان وایە کاتێکی پێچێ بەڵام بە خوێندنەوەی بارودۆخەکەش ڕەنگە تێپەڕبوونی کاتی زۆر لە بەرژەوەندی کورد و لە بەرژەوەندی قواری هەرێمی کوردستان نەبێت ئەم کاتە کاتێکی زۆرە کاتێکی کەمە پێم وابێ کاتەکە کاتێکی ئاسان نابێ وەکوتم زۆر و کەمیەکەی بە تەسەوەری من ڕەنگە لە یەک دوو مانگ تێپەڕێ بەڵێ چیوا دەکات بۆ نمونە گفتوگۆی پێکەنانی ئەم حکوومەتە قورس بێت یعنی ئەم ڕووی تێگەشتنی دکتۆر فەرهات وەکو وتەبێژی پارتێکی ڕسمی لە هەرێمی کوردستان هەیەی بۆ پێکەنانی حکوومەت چیوای کردووە ئەم تێڕوانی نەتەبێت کۆمەڵک بابەت هەیە کە کاریگەری لەسەر پێکێنانی حکوومەت هەیە یەکێک لەوانە پرسی ناوچەکە بە شێوەیەکی گشتی ئەو بارودۆخی کە ناوچەکەی گرتوێتەوە ئەو ململانێ سیاسی و ئەو بارودۆخە ناسەقامگیر و ئەمنەی کە ناوچەکەی گرتوێتەوە و هەژمونی هەم هێزە نێودەوڵەتیەکان و هەم هێزە ئەقلیمیەکان چ بەسەر عێراقەوە چ بەسەر هەرێمی کوردستانەوە و ململانەی ئەم هێزانە لەسەر نفوسی خۆیان و لەسەر ئەو لایەنانەی کە ئەوان پێیان وایە یا پشگیریانەکەن و لە ناو خۆشە جگە لەم بابەتانە پرسی ئەوەی تا چەند ئەتوانن دەستکەوت بەدەست بێنن چکە ئەو با بڵێن معادلە سیاسیەکەی ناو هەرێمی کوردستانیش گۆڕانکاری بەسەرا هاتووە و هەنێ لەلایەنەکان هەنگاویان بەرەو سەرکەوتنی زیاتر ناوە بەرەو جدی نردووە و هەنێ هێزی نوێ پیا بوون کە ڕەنگە خواستی بەشداریان لە حکوومەتە هەبێ و بە دڵنیاییەوە مەسەلەی پێکێنانی حکوومەت دابشکردنی پۆستە سیادیەکان و وەزارەتەکان و ئەو پۆستانەی کە هەیە ڕەنگە هەموو لایەنانەی کە خواستی بەشداریان هەبێت لە حکوومەتە شەڕی ئەوە بکەن کە زۆرتری پشک بۆ خۆیان بچڕن و لەبەرەوەی بارودۆخەکەش ناسکە و لەبەرەوەی بارودۆخەکە لەبارە بۆ ئەوەی کە درێژە بە ململانەکان بدرێ بۆیە پێمان وایە کە ئاسان نابێ کاتی ئەوێت تەنیا بابەتەکە لەسەرەوەی بێ ئەم لایەنانە هەستی نیشتیمانیان و ینی هەستی بەرپرسیارەتیان وان لێ بکە کە شەڕی بەرژەوەندیەکان و بەدەستێنانی پۆست و پایەکانیان لە ناو حکوومەتان نەگاتە ئەوەی کە زەرەر بە قەواری هەرێم و زەرەر بە پێگە و ڕۆڵی هەرێمی کوردستان بگێنن ئەو لێدوانە فەرمیانی لە دوای ئەنجامی هەڵبژاردنەکان لەلایەن لایەنە سیاسەکانەوە تا ئێستا دراون ینی خزمەت بەوە دەکات کە ئەم حکوومەتە لە ماو کاتێکی نزیکدا دەست بەکار بێت یا خود ئەمە جۆرێک لە کاتی دەوێت و بەڕێز ئاماژەت پێکرد لە ڕاستیە
ئەوەی کە ئێمە تێڕوانینمان بۆی هەیە و پێمان وایە زۆر گرنگە لە پێکێنانی حکومەت تا بەشدار بن مەسلەی ڕێکەوتنی دوو هێزی دەسەڵاتدارە لە هەرێمی کوردستان کە ویش بریتە لە پارتی دموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستان. ئەم دوو هێزە گەرزوو بگەنە نەتیجە پێم وا بێ دیارمەتی ئەوەیە کە بابەتەکە زۆر بە خێرایی تێبپەڕێ. ئەو لێدوانانەی کە ئەم دوو هێزەش ئەیەن ئەگەرچی لە کاتی بانگەشەیان لێدوانەکان زۆر دوور بوون لە یەکەوە بەزەوەی جێگەی دڵخۆشیەوەیە کە لە دوای تاوابوونی پرۆسی هەڵبژاردن لەگەڵ دەرکەوتنی ئەنجامە سەرەتاییەکانەوە پەسەندکردنی ئەنجامی کۆتایی تا نزیک بینەوە هەستەکەین لێدوانەکان زیاتر لێدوانی بەرپرسیارانن و لێدوانن کە خزمەت بە پێشخستنی پرۆسەکە و هەنگاوی جددی بۆ بەرەو پێشبردننی پرۆسەکەکە و ئەمەش بەڕاستی زۆر گرنگە کە یعلام و هێزەکانی کەش ئەم ڕوئیا جوانە ببینن یعنی کار لەسەرەوە نەکەن کە گۆڕان لە تێڕوانینەکانە ڕوویاوە ئەوەنەی کار لەسەرەوە بکەن کە ئەمە نێتێکی خەمخۆرانەیە بۆ پێکێنانی حکومەت ئەوەنە کار لەسەرەوە نەکەن کە جۆرێک لە تەزاڕوب لەسەر بۆچوونەکانیان هەیە لە کاتی حملەی انتخابیە لە دوای بانگەشەی هەڵبژاردن چکە خوێندنەوەی باش هەمیشە بۆ تێڕوانینەکەی بەرامبەر یارمەتی دەرە لەوەی کە تۆ پرۆسەکە بۆ ئاسانترکەوە بۆ بەرەو پێشەوە بەرێ وەکوتم ئەم دوولایانە هەستەکەی کە بەرەو پێشچوونی باش هەیە لەوەی کە ئینسان گەشتبینین بەوەی کە زوو لە یەک نزیک ببنەوە بەڵام ڕەنگە پرسی بەشداریکردنی لایەنەکانی تر ببێتە هۆی سەرهەڵدانی جۆرێ لە جیاوازی کە ئەمە بابەتەکە جارێکی تر ڕەنگە درێژ بێتەوە. دەتوانین بڵێن ڕێکەوتنی پارتی و یەکێتی لەسەر هەیکەلێتی پێکێنانی کابینەی دەیەمی حکوومەت ئەگەر ڕێبکەون ئەم دوو هێزە کەواتە دەتوانین بڵین لە سەدا 70 بۆ 80 بابەتەکەی لای بۆتەوە. من پێم وایە هەردووکیان لەوە تێگەن کە ئیدارەدانی هەرێمی کوردستان و بە تایبەتی لەم قۆناغەیە بەبێ هیچیان ناکرێ یعنی هیچ کاتێک حکومەتێکی سەرکەوتوو بە بۆچوونی ئێمە دروست نابێ ئەگەر یەکێتی و پارتی تیا بەشدار نەبێ ینی ئەگەر ئەوەی کە ئەوترا حکومەتێکی زۆرینە هەر لایەکان پێکی بێنە بەبێت لایەنەکانی تر لە ڕاستیە حکومەتێکی سەرکەوتوو نابێت چونکە ئەم دوو لایەنی دەسەڵاتدار هەموو جونگەکانی حکومڕانیان بەدەستەوەیە یعنی عمقێکیان هەیە لە دەسەڵات و لە ئیدارەدانی ئەم وڵاتەیە لە ئەمنیەتی ئەم وڵاتەیە تۆ ناتوانانی بە ئاسانی یەکێکانی لێ ئاوتکەی لە حکومەتەوە بە تایبەتی کە هەردوو لە نەکخواستی بەشداری حکومەتیانەیە خواستی ئەوانەیە کە گەورەترین ڕۆڵیان لە حکومەتە هەبێ و تەنانە خواستی ئەوانەیە کە خۆیان پێکەنەری سەرکی حکومەتەکە بن بۆیە سەرکەوتو نابێت لە غێری ئەمان ئەکەوێتە سەرەوەی کە لایانی تر بەشداری پێ بکەن ئایا ئەم لایەنە لەسەر پشکی کام لایەن بێەوە حەق و حقوقی ئەم لایەنانەی تر تا چەند بەرقەرارە بێ بەڵام بە بڕوای ئێمە ئەو لایەنە براوەیە یا ئەو لایەنە سەرکەوتووە کە تەسحیە بە بەرژەوەندیە حیزبیەکانیان ئەیە لە پێناو ئەو بەرژەوەندیە گشتیەوە لە پێناو ئەو بارودۆخە هەستیاری کە هەرێمی کوردستانی تێکەوتووە ینی ڕۆژێ دواتر حکوومەت پێک بێ ڕۆژە ینی هەنگاوێ زیاتر ئێمە زەرە دەکەین هەنگاوێ زیاتر دێنە دواوە چکە لایەنەکان نارەکانمان لە حکوومەتی عراقی لە دەوروبەرە زۆر بەجددی ینی زۆر بە وردی زۆر بە وریاییەوە دراسی ئەم جیاوازیانە ئەکەن هیچ دەرفەتێک لە دەست نایەن بۆ ئەوەی هەموو جیاوازیەک بقۆزنەوە تا بتوانن کلێنێ بکەنە ناو ڕیزی ناوڕیزی ماڵی کوردیەوە و بۆ ئەوەی بیکەنە دەرفەت فشارێک زیاتر بخەنە سەر هەرێمی کوردستان. سیاسەکانی هەرێم دەرکیان بەم مەترسیە دەرکیان بەم ڕوئایە هەیە کە حکوومەتی عراق و لایەنە ئیقلیمیەکان بۆ پرۆسی سیاسی بابەتی پێکەنانی حکوومەتی ئایدا هەیەە. من پێم وابێ هەمویان درکیان بەمە کردووە بەڵام پرسەکە لەسەر ئەوەیە تا چەند تۆ ئامادەی تەسحیە بە بەرژەوەندی خۆت بیت لە پێناوی بەرژەوەندیە نیشتیمانیەکان لە پێناوی پرسە گرنگەکانە لە هەمان کاتە جۆرێک ڕەنگە لە تێڕوانین هەبێ بۆ پێکەوە ژیان لە عێراقا ڕەنگە جۆرێک لە تێڕوانین هەبێ بۆ ئیدارەدانی هەرێمی کوردستان لە جیاوازی لە تێڕوانینەکانە ڕەنگە ئەمە جاری وایە بابەتەکان جیاکاتەوە لەوەی کە پێماوا بێمە لە عێراق هاتوانین خزمەتێکی زیاتر بە هەرێمی کوردستان بکەین و هەردوو بابەتەکەش لە ڕاستیە بەشێک لە ڕاستیان تایە بۆ نمونە ئێمە گەر پێگەی کورد لە بەغا بەهێز بواە ینی لە دوای جەنابی مام جەلال خوافویکە ئەگەر هەمان پێگەی کورد بمایە لە بەغا بە دڵنیاییەوە هەرێمی کوردستان بۆ جۆرەی لێنە ئاهات ئەگەر ناوماڵی
کوردی یەک بووایە و خەڵکی بەهێزمان هەبوویان لە ناو عێراقاوە ئەو کەسانەی کە نوێنەراتی کوردەکەن لە عێراقا کەسانی خاوەن بڕیار بەدەست بوونایە بە دڵنیاییەوە کورد بۆ ئاسانە هاتە دواوە و قواری هەرێمی کوردستانی ناکەوتە ژێر شارانە. حیزبەکان هاوکار بن کاوی تۆش خۆ بۆ تاواکردنی ئەمێنێ بۆ بەهێزی کورد لە بەغدا و لە ناوخۆ لە دەرەوەش هەر دەبێت لە حیزبەکان دەست پێ بکرێت. ڕێک ئەمە تاوە کاگەر سەلام بەس هەردوو بابەتەکە بە یەکەوە ببەستینەوە بۆچی ئەم جیاوازیانە دروستە بن بۆچی هەنێ جار وا ئەخوێنیتەوە کە تەسحیە بە بەرژەوەندیە نیشتیمانیەکانە درێت لە پێناوی بەرژەوەندیە گشتیەکانە بۆچی هەز بەم مەترسیانە ناکرێت لە ڕاستیە نەبوونی نیاز پاکی و نیەت پاکی بەرامبەر بە یەکتر و ئەزمونێک لەوەی کە جۆرێک لە فێڵ هەبێ لە پەیوەندیەکانە جۆرێک لە پاشە قوڵگرتن یا با بڵێن منافەسەی هەنێجار ناتەندروست هەبێ لە نێواندایانیخانە ئەمە وا ئاکا کە هەموو هەوڵێک بن لە پێناوی سەرکەوتنی خۆیە و بە تایبەت کە ئێمە هاواربانەکرد پێشتر تکایە با ئەم جیاوازیە زۆرەی کە لە نێوان دەسەڵات و خەڵکە هەیە ئەم دابڕانە گەورە ئەم کە لێنە گەورە کەم بکرێتەوە ئەمە بابەتەکە بە جۆرێک استیقلال کرا یعنی بە جۆرێک توانیان بەکاری بێنن کە ئێستا خەڵکی ئێمە نەدەسەڵاتی کوردی نەحکومەتی کوردی بێ خۆی نازانێ یعنی هەنێ بابەت دروست بووە کە هەنێ جار لە میدیاکانەوە قسەی لەسەرەکەمەویش ئەوەیە کە یعنی کارەساتە شکۆی تاکی کورد بە جۆرێک بشکێنرێ کە زۆر لای ئاسایی بێ لەسەر کەناڵەکانی ڕاگەاندن بڵێ کورد بە کەڵکی حکومڕانی نایە کورد بە کەڵکی خۆبەڕێوەبردن نایە پێی وابێ کە بەغا حکومیکا باشترە لەوەی کە خۆیەکە طبعاً ئەمە سەرچاوەیەکی هەیە کە بەشێکی دوولایەنەکەی دەسەڵاتن بەڕاستی ئەگەر ممارەسەی دەسەڵاتێکی تەندروست و باش و عەدالەتیان کردا لە ناو خەڵکە نەئەگەیشتە ئەم قۆناغەوە بەشێکیشی بە دڵنیاییەوە خەڵکی تری لە پشتە ینی ڕەنگە هەموو ئەو نارانەمان بە خەونی ئەوە بن ئەم بۆ چوونە دروست بێەوە بە دڵنیاییەوە ئیشیان لەسەر ئەمە کردووە بڵم کەواتە ئەگەر ئەم ڕوویایە لە ماوەی ڕابردوودا هەبوو بێت لای بەشێک لە هاوڵاتیان پەیوەندی بەوە نییە کە هێزەکانی ئێمە هێزێکدا بەژن بەسەر لایانی ئیقلیمی و ئەوان بە ئارەزوو بەویستی خۆیان تاراتیان دەکەن لە ناو دۆخی هەرێمی کوردستاندا لە ڕاستیە بە دڵنیاییەوە پەیوەندی بەوە هەیە بەڵام نەک تەنیا هێزی ئەقلیمیەکان ئێمە بیرمان نەچێ هەرێمی کوردستان بۆ تەژینگەیەکی لەبار بۆ تەراتێنی هەموو دەستگا مخابەراتیەکان و خەڵکی هەرێمی کوردستانیش وە کەناڵەکانی ڕاگەاندنیش یعنی لە ژێر ناوی جۆرا و جۆر ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی لە ژێر ناوی جۆرا و جۆر یەن بە ئارەزوی خزمەتی ئەم بۆچوونانەی ئەوانەکەن خزمەتی ئەو سیاسیانەی ئەوانەکەن یعنی ئێستا بە جۆرە بابەتەکە گۆڕاوە ئەوەی جاران مخابەرات بە هەزار دروستکردنی شانەی نهێنی و خەڵک و کەسی با بڵێن سەر بە دەستگا مخابەراتیەکان ئەیتوانی بە پارەیەکی خەیاڵی دروستی بکە ئێستا زۆر بە ئاسانی ئەتوانی لە ڕێگەی بۆ نمونە کەناڵێکی بەناو میدیایەکی سەربەخۆ بەدەستی بێنێ ئەتوانێت لە ڕێگەی ڕێکخراوێکی NGO بەدەستی بێنێ نەکەوە تەنانەت بۆچوونێ دروست بووە کە منافەسە لە نێوان نوێنەرانی خەڵکەیە لە دام و دەستگاکانی حکومەتە کە زۆرترین زانیاری با بە ڕێکخراوەکان بۆ ئەوەی بڵێ من زۆرترین چالاکیم کردووە ئەوە تاوانم کردووە کامانە بەڕاستی کۆمەڵە بابەتن کە باشکرا ئەوان ئیسفادەی لێکن بۆم بابەتانە بەڵام ئەوی تر بیرمان نەچێ بە دڵنیاییەوە هەموو نارەکانمان چ لە ناو عێراقا و چ لە دەرەوەی عێراق کار لەسەرەوەکەن کە شکۆی تاکی کورد بشکێنرێەوە لە ناو کووردە هەمیشە ئەمریکا ئەوترێ میلەتێکی خۆخۆرین دووبەرەکین یەکترمان قوبوڵ نییە خەڵکی دەرەوەمان قوبوڵە بەڵام یەکترمان قوبوڵ نییە سازش بۆ خەڵکی دەرەوەی خۆمانەکەین بە سازش لە نێوان خۆمانە ناکەین ئەمە لە خۆڕا سەرچاوی نەگرتووە کاگە سەلان ئەنی تازاگەر هەر بابەتەکەمان وروژان من لەگەڵ خوێنکارەکانمان دایمەواڵێ تاکی کورد خاوەنی کەسایەتێکی زۆر تایبەتمەندە یعنی تایبەتمەندیەکانی تاکی کورد و کەلدوری کوردی بەراورد بە هەموو میلەتەکانی دەوروبەرمان تایبەتمەندیەکی ئێجگار پڕشانازی و پرسەروەرین کە بەداخەوە خەریکە وامان لەکەین هەز بەم تایبەتمەندیانەی خۆمان ناکەین من دایم یەک نمونەیەنمەوەڵێم تاکی ئێمە کورد بە شێوەیەکی گشتی با بڵێن لە ئەو پەڕی عزەت و دەسەڵاتە بەخشندە و لێبوردەیە لە ئەوجی زوعف و داماوی کەساسیە بە عزەتە یعنی لەم لە تەنانەت لە ناو ئەم شارانەیە دام و دەستگاکانی حکومەتی بەعز خەڵکیانە گرت تعزیب باناوە تەنیا ئامادە بێ قسەیەکی ناشرن جنێوێ بە یەکێ لە سەرکردەکانی کورد بڵێ کە ڕەنگە لە دەرەوەی زیندانەکە
ئەم نەچارەی ویستی بێ نەبەی خۆی زانی بێ بەڵام لە ناو زیندانە لە ئەوجی زوعفا ئامادە بۆ تعزیب بدرێ بەڵام قسەیەک بەسەرکردەیەکی کورد نەڵێ ئەی خێرە ئێستا بەو جۆرە دەسەڵاتیان یاونە دەست یعنی بەم جۆرە ئیشیان لەسەر کردووە کە نەک ئەوە یعنی هەموو ڕەمزەکانی یەکترەشکێنی کەسەکانی دکتۆر بۆ چاکردنەوەی ئەمێنێ بۆ ئەوەی هاوڵاتی فەلەن باشدار بێت لە حکوومەتی داهاتوو بوونی یەک پەرلەمان یەک هەرێم یەک هێزی پێشمەرگە تا چەند خزمەت بە تاوکردنی ئەمێنەیە دەکات کە دکتۆر فرادۆ مامۆسایەکی زانکۆ خوازیارە لە داهاتوو لە کابینەی دەیمی حکوومەت ببینێت. جا لێرەوە بێ بەسەر بابەتێک ئێمە پاشخانێکی دینیمان هەیە یا با بڵێن پاشخانێکی زەردەشتێکوان هەیە کە بەشێکی زۆری لە ئاینی ئیسلامی شەڕەنگی یاوەتەوە ئەڵێ بیری چاک وتەی چاک کردداری چاک. ئێمە پێویستمان بۆیە بیرمان بگۆڕین یعنی تێڕوانینمان بگۆڕین دنیابینیمان بگۆڕین بۆ ئەوە. هێزی پێشمەرگەی کوردستان یەکی گرتەوە چواردە لیوای هاوبەش پێ کادوانە بوو بەڵام لە بەسیترین دەرفەتا لە شەڕی داعشا یەکسەرم لیوانە هەڵوەشانەوە. یعنی لە جەلەولا ڕێگەوەی کە لای پارتی بڕۆشەوە لای پارتی ئەوەی لایەکێتی بڕۆشە لای یەکێتی ئەوانەی ئێمە شەنێکمان لێبوونیان و ئێمە چی بکەین لەو بینە ئاماوینەوە کاتە ئەگەر بەڕاستی ئێمە ئیش لەسەر مێنتاڵ و تێڕوانین و عقلێتی خۆمان نەکەین لە عقلێتمان بیرکردنەوەمان نەکەینە بیرکردنەوەیەکی نیشتیمانی تا ئێوارە هێزی پێشمەرگەی یەک بگرێتەوە نابێتە هێزێکی نیشتیمانی. بۆ ڕوئای پارتی ڕوئایەکی ڕوون و واضحە داوای یەک پەرلەمان یەک حکوومەت یەک هەرێم دەکات کەواتە خۆ دەبێت لایەنەکانی بەرامبەر بە پارتی بێنە ئەم هاوکێشەوە بۆ ئەوەی وێنەکەوەکو خۆی کامل و تاو و شامل بێت. یعنی پێدوانیە بەشێکی زۆری پەیوەندی بە هەڵوێست و دید و ڕوئیا و تێگەیشتنی لایەنەکانی دەرەوەی پارتی هەیە خۆ دەبێت ئەوانی شاوکار بن. کاگەرسەلان جەنابەت ڕاستە ئەمریکایڵێ ئەوەی کە پارتی دیموکراتی کوردستان ئەمەژەڵێ ڕەنگە لە یەکێتیش پرسە هەماشە دەڵێ ڕەنگە لە ئێمەش پرسەوەی ئەمە هەر زۆر ئەولاتر دەڵێن ئێماڵێ ئامادەی هەموو تەسحەیەکی نەپێناوی ئەمەیە بەڵام قسەکە لەسەر ئەوەیە چۆن هەنگاوی عملی بۆ ئەمە ئەنێری چۆن ئامادەی هێزێکی نیشتیمانی دروستکەی بۆ نمونە یەکەم شت ئەو پێشمەرگانەی کە بەشداری شەڕی ناوخۆیان کردبێ ئەو پێشمەرگانی کە تێڕوانین یان تێڕوانینێکی نیشتیمانی نییە یا تا مەجای تیابێ ئەم هێزانە خانەنشین بکرێن و هێزێکی نوێی نیظامی نیشتیمانی دروست بکرێ نەک لەسەر ئاساسی ئەم لایەن چەند بنووسێ و لایەن چەند بنووسێ لەسەر ئاساسی بۆ نمونە خریجەکان تەخەڕوجەکانی زانکۆ لەسەر ئەم گەنجانەی کە هەن بیرکردنەوەی کە چاوەڕێی خزمەتن ئەمانە بێنێ و لەگەڵ تدریب پێکردنیان بێن بابەتی نیشتیمانی یعنی نیشتیمانیانە پەروەردەیان بکەن ئەو کاتە بیر لەوە نەکاتەوە ئەم سنوورەی ئەم سنووری زۆنی زەردە یا سنووری زۆنی سەوزە یا چیاچینە ئەم سنوورە سنووری کوردستانە و پێویستە خوێنی بڕژێ ئەنج هەنگای بڕاتە دواوە یعنی بەسەر لاشی ئەوە هەنگاو بنرێت تا ئەم تێڕوانینە ئێمە لە ناو تاکی پێشمەرگای دروستی نەکەین ئەگەر دەجاریش هێزی پێشمەرگای یەک بگرێتەوە سوودی نییە ئەگەر ئێمە ئەندام پەرلەمانەکانمان لەسەر ئەو بنەمایە نەشنە ناو پەرلەمان کە چ شتێک دروست و ڕاستە لەسەر ئەوە بن ئەگەر خەڵکیش پێی ناخۆش بێ هەمیشە هێزێکی پۆپۆلیستیە بێ گرفتەکە ئەوەیە کاگەرسەنا ببوورێن ئێسامە لە ناو پەرلەمانە ئەو یاسایانەی کە دەرچوون ئەبینی کە لەگەڵ 150 لەگەڵ نەرمەکەی یەک دنیا تەناقض و گرفتیان تایە لە جێبەجێکردنا بۆ لەبەرەوەی بە پرۆسەی یاساسازیانە ڕۆشتن بۆ تاوەکو دەربکرێن لە کاتێکە ئەو یاسانەی کە لە سەردەمی حکوومەتی عراقیە دەرچوون ئێستاش بنەمان بۆ ئەم یاسایانەوە زۆربیان گونجاوترن لەگەڵ ئەو بارودۆخەی کە هەیە بۆ لەبەرەوەی یاسایەکی دراسەکراون یعنی بابەتەکە ئەمەیە کە ئەبێت لە کاتی دەنگدانەوە دەنگدەر فێرکەین کە لەسەر بنەمای بەرنامە دەنگ با لەسەر بنەمای هەڵوێز دەنگ با لەسەر بنەمای خزمەتی نیشتیمانی دەنگ با هەتا وەکو یعنی پرسەکە ڕێگێتە سەرەوە پەروەردەیەکی تاقمان نەبێ ئێمە تاکی کورد وا پەروەردە نەکەین کە بیرکردنەوەیەکی نیشتیمانی بێ کە ئەمە پێویستی بە پرۆسەیەکی فرەڕەهەندی هەمەلایەنەیە کە ئەرکی حکوومەتی داهاتوو لە ڕاستیە ئەمەیە دکتۆر کەواتە حکوومەتێکی بەهێز مؤسسە و دامودەستگایەکی بەهێز دەتوانێت ئەمە بکات بە دڵنیاییەوە توانێت بە دڵنیاییەوە ئەگەر نێتی جددی هەبێ کاگەسەلان من ئەماڵم ئەگەر نێتی جددی هەبێ خەڵک بە تایبەت کە ئەمڕۆ ڕاگەاندن لە ناوخۆی هەیە بەشی ئەوە بوشیارە کە جیاوازە لە نێوان باش و خراپە بکە ینی بە تایبەتی یەکێتی بەرپرسیارم بەرامبەر بەم دۆخە بۆچی چونکە ئەگەر بیر تا بێ هەمیشەوە پۆزیسیۆن
دەسەڵاتی بۆ ترسان کە ڕێژەی بەشداریکردن لە سایە 30 و لە سایە 40 و ئەگەر خەڵک بەشداری کە ئەمانە ڕوخێن و وابن ئەم جارە ڕێژەی بەشداری بەرز بۆ ئاسێکی زۆر بەرز کە لە سایە 72 ئاسێکی بەڕاستی بەرزە لەم ئاسە بەرزەیە دەرکەوت ئەم خەڵکە تا ئێستاژ ئەمەلی چاکسازی بەم خەڵکە هەیە ینی ئەمەلی چاکسازی بەم حیزبانە هەیە بۆیە لەم ئاستە بەرزەشە هێشتا هەر دەنگیان بەوان ناوە هێشتا هەر ژماری کورسیەکانی ئەم لایەنانە دیاریکراوە و بەرزەیانی کەواتە ئەم خەڵکە ئەمەلی گۆڕانکاری و چاکسازی بە ئێوە هەیە کە ئەمەلی هەیە تۆ ئیرادەت هەبێ بەجددی ئیش کە خەڵک پاداشتە دەکاتەوە گوێ لەوە مەگرە کۆمەڵێک ئیعلامی سێبەر کۆمەڵێ خەڵکی ڕەنگە بە بیرکردنەوە هەڵا کۆمەڵێک بەناو ڕۆشنبیری نابەرپرسیار بەرامبەر بە پرسە نیشتیمانی و نەتەوەیەکان یەکی بە تووەڵێ ئەو خەڵکە زۆرینە ئەساسە کە لە ماڵەوە دانیشتووە بە درێژایی 4 ساڵ لەوانە نیە ئامادە بێت لە شوێنێک کابڵێ دەستی خۆش بێ حکومەت شتی چاکی کردووە ئامادە نیە بچێتە سەر کەناڵە قسە بکە بۆیە من پێم وایە هەر لایەنێک دەست پێشخەر بێت لە پرسە نیشتیمانەکان و بە تایبەت پرسی خزمەتگوزاری ینی ئەوەی کە ئەمڕۆ گرفتی دروست کردووە بیرمە لە قۆناغی ڕابردوو ئەو کاتە کاک نێچیروان سەرۆکی حکومەت بوتی گەندەڵی بۆتە کەلتور یعنی ئێمە بەبێ ئەوەی هەست بە خۆمان بکەین لە قۆناغی ڕابردووە بۆ بە کەلتور بۆ نمونە فەرمانبەری ئێمە بە ئاسانی ڕانایەتەوە هەفتەی 5 ڕۆژ داوام بکە ڕانایەتەوە چکا فێریەوە بۆ 1 ڕۆژ 2 ڕۆژ زۆر بڕوا 3 ڕۆژ 3 سەعات لەبەرەوە بەڕاستی ئەرکی حکومەتی داهاتوە قورسەر ئەوەی لە ڕابردوو لە بابەتی حکومداری و لە بابەتی حیزبایەتی و مؤسسەی لە وڵاتە ڕوویداوە دەتوانین وەکو قۆناغێکی ڕاگوزەری سەیری بکەین شتێکی ئاسایی بێت هەتا ئەمە تێنەپەڕین ناگەین بۆ قۆناغی کە دکتۆر فەرهاد و هاوڵاتی خواستێتی لە ڕاستیە شتێکی ئاسایی بووە بە خوێندنەوەی بارودۆخەکە کەمێک ئاساییە بە زۆر نا یعنی ئەکرا هەنگاویت باشتر بدرێ بۆچی کەمێک ئاساییە من لە ناو خەڵکا زۆر جا قساکتێ لە سەرواڵم ئینسانە بێ بە ویژدانەوە قسە بکە ئێمە هەرێمێکی ڕاستە دامپیانراوی دەستورین بەڵام نەخاوەنی سیادی خۆمانین نەخاوەنی ئاسمانی خۆمانین ینی ناتوانین لە ئاسمانی خۆشمان تەراتێم بکەین ئێمە نە خاوەنی ئابووری خۆمانین نە خاوەنی سنووری خۆمانین خاوەنی هیچ شتێک نین لە چوارچێوەی وڵاتێکان کەی پێویترێ عێراق خۆی خاوەنی سیادە نیە خۆی بۆتە ژینگەیەک بۆ ململانی سیاسی هێزەکانی دەوروبەری خۆی لەناو ئەم هێزانە لەناو ئەم وڵاتەیە ئەگەر بەراوردی ژیانی گوزەرانی خۆمان بکەین لە هەر چوار دەوروبەرمان باشتر دەژین ینی لە جنوب باشتر دەژین لە ئێران باشتر دەژین لە تورکیا باشتر دەژین لە سووریا باشتر دەژین ئەمە ینی ئینسان نابێ ئەمە بەکەم وەرگرێ بەڵام دەرفەتێک بۆ ئێمە ڕەخساوە لە بارودۆخەکانە ئیستیغلالی ئەم بابەتە کراوە کە ئەلحەمدولیلا ئەم وڵاتی ئێمە ئەم هەرێمەی ئێمە لەژێر ئەم هەموو زەخت و فشار و ئەم هەموو ململانێ سیاسی ناوخۆی و دەرەکیانە بەو جۆرە ماوینەوە ئەکرا هەنگاوی جدیتر و باشتر بنرێ ئەکرا بۆ نمونە بۆچی خەڵک ئاژ نابێتەوە لەگەڵ حکومەتە کاگەر سەلان یعنی بۆ فەرمانبەر دەوام ناکە ئەگەر بەڕاستی حکومەت شەفافانە بیسەلمێنێ کە ئیمکانیەتی مادی ئەم حکومەتە هەر ئەمەنەیە تەسەورەکەی ئەم میلەتی ئێمە ئامادە نەبێ خۆی بکاتە قوربانی من تەسەوریوە ناکەم بۆچی لە شەڕی داعش بینیمان هەمووی ڕایە کرد بۆ جەبهە یعنی ئەوەی دەسەڵاتی هەبوو یاچوو بۆ جەبهە ئێکەواتە ئەم میلەتە هێشتا میلەتێکی نەتەوەییە بەس تەنیا ئەوەیە پێویستی بۆیە تۆ متمانەی بۆ خۆت بجێڕیتەوە متمانەش بۆ نمونە ئێستا پلە بەرزکردنەوەی فەرمانبەران وەستاوە بۆچی وەستاوە ئایا بەڕاستی پارە نییە ئەگەر پارە نییە بۆچی بۆ عسکەری کراوەتەوە بۆچی بۆ فلان شوێنی تر کراوەتەوە بۆ فەرمانبەران و مامۆستایان کە بە ڕەنجی شانی خۆیان هاتوون و ئەخوێنن خۆ ئەمومان نەزانین کە گەندەڵی هەبێ بە زۆری لەو دوو بەشەیە ڕەنگە هەبێت بەڵام ئەی ئەم فەرمانبەرە داماوە ئەم مامۆستا داماوە دەسەڵاتی چێکە تۆ پلە بەرزکردنەوەی بۆ ناکەی دووەم ئێستا تۆ لە عێراقا لە ناو ململانەیەکەی عێراق ئەوێت داوای هەموو داهاتی ناوخۆشە لێ بکات و یالانی کەم لە 150 داهاتی ناوخۆ لێ بکاتەوە بۆچی زەڕیبە لە لای ئێمە سێقاتی بەغابێ بۆچی ینی تۆ تەنیا ئەوەی کە ئەیتەوە بە بەغا ئەگەر لە 150 بدرێ ئەگەر ئاگاداربی لە پێش هەڵبژاردنەکان کۆمەڵێک بڕیار لە سەرۆکایەتی حکومەتەوە دەرچوو بۆ بابەتی کەمکردنەوەی باج ئەمە خۆشحاڵی هەوڵاتیان و کاسبکارانی لێکەوتەوە ڕەحمەت لێبێ کەواتە هەموو هەنگاوێکی باش خەڵک ئامادەیە بۆ ئاژبوونەوە بە عەکسیشەوە هەموو هەنگاوێک بۆ زەختکردنە سەر خەڵک زیاتر لێ دەتۆرێت دکتۆر من لە کۆتایی بەرنامەکە نزیک دەمەوە دەمەوێت ڕاو بۆچوونی
پارتی سۆسیالیست دیموکراتی کوردستان بۆ بەشداری لە حکوومەت ئێوە بەشدار دەبن لە حکوومەتی داهاتوو؟ ئێمە وەکو پارتی سۆسیال دیموکراتی کوردستان هێشتا زۆر بۆی بڕیار بن چکە لایەنی براوە یەکەم ئەبێت دەستکا بە دانوستان و سەردانی لایەنەکان بکە وەلەوە ڕوئیای خۆمان بخینە بەردەمی ئەوان و ئەوانیش بەرنامەیان چیە بۆ ئێمە لەسەر ئەساسیەوە بڕیارە درێ هێشتا زۆر بۆ ئەوە بەڵام ئەوەی کە بەلای ئێمە بەڕاستی گرنگە یەکەم حکومەت ئەبێ لەبەر ئەوەی بارودۆخی ناوچەیەکە بارودۆخێکی ئێجگار هەستیانە و پێشهاتەکان پێشهاتی ڕەنگە زۆر خێرا و زۆر حساس بێتە پێشەوە چکا پێویستی بە بڕیارێکە بێت کە تۆ هەنێ جار بتێ و نەتەوێت لەوانەیە تووشی پرشکی ئاگرەکە وەرکەوێت کە لەم ناوە گوزەرێ و ناکرێ و تایبەتیش نارەکانمان زۆر لێزانانن لە قۆستنەوەی ئەو کەلێنانەی کە لە بینی ناوماڵی کوردیا دروستە بێ بۆیە بە تێڕوانینی ئێمە زۆر گرنگە حکومەتەکە حکومەتێکی تا ڕادەیەک بن کە فراوان بێ حکومەتێک بێ ئەو لایەنانەی کە براون بە حکومەتی خۆیانی بزانن یا لانی کەم دەرفەت نەدرێتە دەست ئەوانەی کە گوێ بەوە نایەن لە پێناوی ململانەکانیانە بێن پەروەردەی خەڵک بە جۆرێکە بکەن کە حکومەت بە حکومەتی خۆیان نەزانن ئەمە بۆ ئێمە گرنگە و مەرجی ئێمەش لە ڕاستیا بۆ بەشداریکردن لە حکومەت و ئەوەیە حکومەتێکی خزمەت گوزار بێ و حکومەتێک بێ کە بەڕاستی شەڕی پێگە و ڕۆڵ و مافەکانی خەڵکی بکات. ئەوەیە لا بۆتەوە کە بەشدار دەبن لە کابینی دێم دەبێت لە مەکتەبی سیاسی ئێمە حەزمانە کرێمە براوەی یەکەم بین و خۆمان دەستکەین بە دانوستان لەگەڵ لایەنەکانی کەیە بەڵام هەتاوەکو لایەنی براوەی یەکەم سەردانی نەکاوە تێڕوانین و ڕوئیای خۆی نەقاتە بەردەست ئێمە ناتوانین بڕیان لەسەرەوە بێت تۆ بەشدارەکەی سەر پشت خۆ بەشدارەکە یاخود بەشداری نابێت بەڵام خۆ دەبێت پێشەوە تێگەشتێکی هاوبەش لە نێوان خۆتانە هەبێ بۆ ئەوەی کە لە کاتی گفتوگۆکان ئێوە لەسەر ئەم خاڵانە دەبێت گفتوگۆ لەگەڵ لایەنی بەرامبەر بکەن. ئێمە ڕۆیای خۆمان دراسە کردووە باڵێنێتی خۆمان دراسە کردووە بەرنامەی خۆمان دراسە کردووە بۆ هەموو ئەوە گەرانە یا ئەو خوێندنەوانەی کێنە پێشەوە لە کاتی پێکێنانی حکومەتە بۆ هەموو باڵێن ئەو ئەگەرانەی کە دروستە بن ئێمە بڕیاری خۆمان هەیە بە پێی هەر ئەگەرێکان بڕیارەکانی خۆمان جێبەجێقین. هێشتا یان یەکانە بۆ تۆ کە بەشدار دەبن یاخونا وەکوتم تا نێن باش نێنە پێشەوە و پێ و نەڵێن و بەرنامە چی و ڕوئیاکە چی و بۆ ئێمە چێنە بۆ بە تایبەتی وەکوتم ئەگەر نەزانی تۆ لە چ شوێنەکای وە ڕۆڵ و پێگەی تۆ لەو شوێنە چییە ئەتوانی تا چەند خزمەتی خەڵک بکەی یا خزمەتی خەڵک ناکەی وجودی تۆ لەو حکومەتەیە تا چەند خزمەت بە خەڵکەکە و تا چەند خزمەت بۆ حکومەتەکە کە پێکی هێنن چکە زۆر جار ینی جاری وایە وجودی لایەنێک لە ناو حکومەتە بێتە هەوێنی ئاشتی بۆ حکومەتەکە خۆی تا نەزانین ئەمە چیە و ڕۆڵی ئێمە لەوێ چۆنە بێت و تانێنە پێشەوە ڕوئیای خۆیانمان پێ نەڵێن ئێمە چۆن بڕیار بێت. سەنگ و پێگەی خۆتان ڕازین لە کابینەی ڕابردوو؟ ئێمە لە ڕابردووە بەشدار بووین لە حکومەت بەشداربوونەکانمان بەشداربوونێکی دیاری کراوە لە هەر کابینەیەکا کە بەشدار بووین تا ئەو کاتی نوێنەرایەتی ئێمەی تیاکرابێت بە دڵنیاییەوە ڕازی بوون ئێمە و لە ئیشەکانی خۆشمانە ڕازین ئێمە چ لەسەر ئاسی حکومەت چ لەسەر ئاسی حکومەتی خۆجێیش بەشداریمان هەبووە دەورمان هەبوو ئێستا وەزارەتی کارەبا لای ئێمە بووە کارەبا لە سەردەمی ئێمە نزیکی 24 ساعت کارەبا هەبووە ینی 23 ساعت 23 ساعت و نیو کارەبا هەبوو کە خاوەن وەلیدەکان بزاڕیانە کرد کە بێ ئیش بوون و لە ڕابردووش ئێمە تا ئەو کاتی کابینەی باڵێن تا ئەو کاتی وەزارەتی شەیدان لە لای ئێمە بووە نوێنەرایەتی ئەمەیە کرد لە هەنگاوەکانی جێبەجێکردنی چاکسازی و ئەوە پێما بێ کە حکومەتیش لای ئیشەکانمان ڕازی بووە. ئێستا وەزارەتی شەیدان لە ئێوە نەماوە نوێنەرایەتی ئێمە ناکات. زۆر سپاس بۆ دکتۆر فەرات تۆفیق وتەبێژی پارتی سۆسیال دیموکراتی کوردستان سپاس بۆ ئەم دەرفەتە. سپاس بۆ ئێوە و سەرکەوتوو دووبارە بەخێر بێت. سپاسانە بینەرانی بەڕێز و خۆشەویست ساتەوەرێکی دیکۆ بەرنامەیەکی دیکە خواتان لەگەڵ.